بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، صلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. لتفسير سورة الأعراف كيشتناءاتي دوازده كالآتي في شوتر آتي يازده خواهي قورباسي سرطاي دروزبوني آدمي كرت كخوا فرموي إيما إيوة يعني بابا قوري إيوة كآدمة دروسمان كردوا و وێنەمان کێشاوە و ڕوحمان بەبەردا کردووە. ئەوجار بە فریشتەکانمان گوتووە کڕنۆشی ڕێز بۆ ئادەم ببن. ئەمن هەموو فریشتەکان کڕنۆشی ڕێزیان بۆ ئادەم برد، تەنها ئیبلیس کە گەورەی جنۆکەکان بوو لەو کاتەدا خوای گەورە بانگی کرد بوو تا بە نوێنەرایەتی جنۆکەکان سوزدەی ڕێز بۆ ئادەم ببە. ئەو لەو کەسانە نەبوو، لەگەڵ مەلایکەتەکان سوزدەی بۆ ئادەم نەبرد. کە سوزدەی نەبرد خوای گەورە پرسیاری لێ دەکا. قالە فەرمووی، کێ فەرمووی؟ کێ گوتی؟ خوا. قالە گوتی، فەرمووی ما مەنەعەکە چ شتێک ڕێی لێگرتی ئەی ئیبلیس ئەللا تەسجودە کە کڕنۆش نەبەی ئیذ ئەمەڕتوکە کاتێک فەرمانم پێ کردی. قالە فەرمووی، خوا فەرمووی طبعاً، ما مەنەعەکە چ شتێک ڕێگای لێگرتی ئەللا تەسجودە کە تۆ کڕنۆش نەبەی بۆ ئادەم ئیذ ئەمەڕتوکە کاتێک فەرمانم پێ کردی. قالە گوتی ئەنە خەیڕون منه، گوتی من چاکترم لە ئەو. ئەنە خەیڕون منه، ئەمن چاکترم لە ئەو. بۆ؟ چونکە خەلەقتەنی من نارین، خەلەقتەنی تۆ منت دروست کردووە لە ئاگر. ئاگریش گەرمی و ڕووناکی هەیە وایە، بەڵام وەخەلەقتەهو ئەوت دروست کردووە من طین. طین یعنی قوڕ هەنگاوی دووهەمە. وا سەرەتا ئادەم گڵ بووە، بەڵام گڵەکە کراوەتە قوڕ وایە. ئەوجار قوڕەکەش تەبعاً چەند گۆڕانکاریەکی بەسەردا هاتووە، بۆتە قوڕێکی لیس، قوڕێکی ڕەش، بۆگەنی کردووە. ئەوجار تەبعاً خوای گەورە بەدەستی ڕاستی خۆی پەیکەری ئادەمی دروست کردووە و ڕوحیشی بەبەردا کردووە. ئەوجار فەرمانی سوزدەی ڕێزی کردووە بە مەلایکەتەکان. مەلایکەتەکان دەست بەجێ سوزدەی ڕێزیان بردووە، تەنها ئیبلیس لەو کاتەدا تەبعاً تەکەببوری کردووە، خۆی بە زیاتر زانیوە و هاتووە بەراوردی دروستبوونی خۆی لەگەڵ ئادەم کردووە. پێکهاتەکە کە لە حەقیقەتدا یعنی ئەوەکەی بەراوردەکەی بەراوردێکی نەگونجاوە، چونکە خوا ئەمری کرد کە سوزدە بۆ ئادەم ببن، وایە مەلایکەتەکان ئەمری خوایان جێبەجێ کرد. جێبەجێکردنی ئەمری خوای گەورە لە هەموو شتێک تەبەن گەورەترە و ڕێزاترە. قالە ما مەنەعەکە، خوا فەرمووی چ شتێک ڕێی لێگرتی ئەللا تەسجودە کە تۆ کڕنۆش نەبەی ئیذ ئەمەڕتوکە کاتێک فەرمانم پێ کردی. قالە گوتی، چێ گوتی؟ شەیطان، ئیبلیس، ئەنە خەیڕون منه، من چاکترم لە ئەو. وازەحە؟ بۆ؟ چونکە خەلەقتەنی من نارین، منت دروست کردووە لە ئاگر، و خەلەقتەهو من طین، ئەوت دروست کردووە لە قوڕ. جا ئەو دەیگوت قوڕ لەبەر ئەوەی تاریکە و ئاگر ڕووناکە، ئاگر لە گڵی چاکترە. بەڵام لە حەقیقەتدا وایە بێگومان نا، ئاگر سوتێنەرە وایە، هەر کەسێک لێی نزیک بێتەوە ئەزیەتی دەدا، ناڕەحاتی دەکا. بەڵام قوڕ سەرچاوەی هەموو جۆرە ڕووەکێک و هەر سەرچاوەی هەموو جۆرە زیندەوەرێکە و هەرچی گەشەکردن و نەماکردن و جوانی و ڕازاوی هەیە لەگەڵ سەرچاوە دەگرێت. ئەوە یەک. و پاشان ئەمری خوا تەبعاً لەگەڵ سوزدە نەبردن بۆ خوای گەورە، لەگەڵ هەڵگەڕانەوە لە خوا بەراوردیان کە زۆریان جیاوازە. بۆیە بەراوردی ئیبلیسی بەراوردێک بوو بە عەقڵی خۆی کردی، بەڵام ئەگەر سوزدەی مەلائکەتەکان نا، بە ئەمری خوای گەورە ئیشیان کرد. قالە ما مەنەعەکە،
چ شتێک ڕێگای لێگرتی ئەللا تەسجودە کە کڕنۆش نەبەی ئیذ ئەمەڕتوکە کاتێک فەرمانم پێکردی قال أنا خير منه وتی من چاکترم لە ئەو خلقتني من نار من دروست کردووە لە خلقتني من نار من دروست کردووە لە ئاگر وخلقته من طين ئەو دروست کردووە لە قوڕ قال خوای گەورە فەرمووی کەواتە مادام کڕنۆشت نەبردوو سوزدەت نەبرد فەهبط وەرە خوارێ لەکوێ وەرە خوارێ منها لەو باخە لەو بەهەشتە لەو شوێنە فما يكون لك ڕەوانیە بۆ تۆ ڕێگە نەدراوە بە تۆ ئەن تەتەکەببەڕە خۆت بە گەورە بگری فیها لەناو ئەو باخەدا لەناو ئەو بەهەشتەدا ئەوجار فەخڕوج دەی بڕۆ دەر ئینەکە بێگومان تۆ من الصاغرین لە کەسە زەبون و زەلیل و ڕیسواکانی لەکەن من ئەتۆ لای من دەبیە کەسێکی زەبون کەسێکی ڕیسوا بۆ چونکە بە ئەمری من فەرمانت يعني بأمر من سوزدت بو آدم نبرد ولا برامبر آدم دا ولا برامبر خواهي قورج دا سوق خود بقورة قرد قال خواه فرموي فهبط أو يعني دابزا طبعا باخكا جاء أو باخ شوي بوا طبعا ديقين أو لاپرا و لاپركي ديكش تقريبا بهشتا يان باخك بوا لدنياي تفسير قديمة كان طبعا همو يان دلين بهش بوا أو بهشتي كها خواهی گەورە ئادەمی لەوێدا دروست کردووە و شەیتانیش لەبەرەوەی ئەو کاتە گەورەی جنۆکەکان بووە و کەسێکی خواناس و خواپەرست بووە خواهی گەورە بانگی کردووە بۆ ئەوێ لەگەڵ مەلائیکەتەکان بەڵام ئەگەر طبعا ئەوە پرسیاری زۆر هەڵدەگرێ وایە لەناو بەهەشتەدا ئایا کەس دەتوانێت بێ ئەمری خوای کە بێ ئەمری خوای دەکرێ نا ئەوجار ئینسان کە چووە بەهەشتێ دێتەوە دەرێ نا اینجا دواتر شەیتان دوای ئەوەش کە خوا لەعنەتی لێ کرد و دووری خستەوە لە ڕەحمەتی خۆی چۆن توانی دەستی بگاتەوە بە ئادەمی فریوی دات و سوێندی بۆ بخوات و بیخەڵەتێنێت و وای لێ بکات لە دارەکەی بخوا هەموو ئەو پرسیارانە وامان لێ دەکەن بڵێن ئەو شوێنەی کە ئادەمی تێدا نیشتەجێ کراوە بەڵێ شوێنێکی تایبەت بووە شوێنێکی خۆش بووە باخ و باخاتێکی تایبەت بووە کۆمەڵێک مواسەفاتی تێدا بوون لەو دنیای ئێمەدا نین بەڵام دەکرێ بڵێن هەر لە سەرزەوی بووە هەر لە سەرزەوی بووە چونکە خوا دەفەرمێت دابەزە ئەوجا دەفەرمێت بڕۆ دەرێ دابەزە ئەوجا بڕۆ دەرێ لە ناو باخەکەش لە بەرزاییەکەی وەرە خوارێ اینجا بڕۆ دەرێ بۆیە تەفسیرە تازەکان دەڵێن ئەو شوێنە کە ئادەمی لێ بووە بەهەشت نەبووە چونکە بەهەشت ها حەدیثمان هەیە لە قیامەتێ یەکەم کەس کە بۆی دەکرێتەوە و دەیکاتەوە پێغەمبەری ئێمەیە صلی الله علیه وسلم ئەوجا لەناو بەهەشتێدا کەس گوناهی پێ دەکرێت بێگومان نا هەستی گوناهکردن نییە ئەوجا شتی قەدەغەکراو لەناو بەهەشتێدا هەیە بێگومان ئەوانەش نینە بۆیە دەکرێت بڵێن شوێنێکی تایبەت بە کۆمەڵێک مواسەفاتەوە بەڵام خوای گەورە ئەوە یەکەم جار طبعا ئیبلیسی لێ بێبەش دەکات و لێ مەحروم دەکات دواتر ئادەمیش طبعا قالە خوای گەورە فەرمووی فەهبط وەرە خوارێ لەو شوێنە لەو باخە فما يكون لك فما يكون نییە بۆ تۆ ئەن تەتەکەببەڕە فیها خۆت بە گەورە بگری لەناو ئەو باخە لەناو ئەو بەهەشتەدا فەخڕوج ئەوجا بڕۆ دەرێ ئینەکە بێگومان تۆ من الصاغرین لە ڕیسوا و زەبون و سەرشۆڕەکان دەبێ ئەوجار گوتی چی قالە شەیطان ئیبلیس گوتی ئەنظرنی بمهێڵەوە مۆڵەتم پێ بدە دیقەتی دەنێ دەڵێ ئیلا یەومی یوبعەثون هەتا ڕۆژی زیندووبوونەوە بۆ ناڵێت تا کاتی مردن بۆ دەڵێت تا کاتی زیندووبوونەوە تەوەن ئیبلیس ناوەکەی خۆی بەخۆیەوە کەڵێ شەیطانە یعنی بیر لە هەموو شتی دەکاتەوە ئەگە بڵێ تا کاتی مردن یعنی دوای مردنم هەر بەسەر دێ بەس ئەگەر بڵێ تا کاتی زیندووبوونیان خوا هەرمە مرێنە هەر بەنەمری بمهێڵەوە بەڵام خوا هەموو دوعاکەی لێ قبوڵ کردووە نا هەموو دوعاکەی لێ قبوڵ نەکردووە بەشێکی لە دوعاکەی لێ قبوڵ کردووە کە لە شوێنی کە خوای گەورە کە باز دەکات کە دەڵێ بمهێڵەوە خوای گەورە دەفەرمێ ئینەکە من المنظرین إلى يوم الوقت تۆ دەهێڵدرێەوە بەڵام تا ڕۆژ و کاتێکی بۆیە ئیبلیس لەگەڵ
نفخی یەکەم و خوی یەکەم کە بە سووردا دەکرێت کە مەخلوقات دەمرێ ئەویش دەمرێ وازحە دواتر لەگەڵ نەفخی دووهەمدا وەکو هەموو خەڵکی دیکە بەبێ دەسەڵاتی و بە زەلیلی و بە ڕیسوایی زیندوو دەکرێتەوە حاڵێن بەڵام ئەوە بۆ خۆی عولەما هەندێک دەیکەنە بەڵگە لەسەر ئەوەی کە دەڵێنەها شەیطان لەگەڵ ئەوەی کە خوا لعنەتی لێ کردووە وایە خراپترین مەخلوقە بەڵام ئەو هیچ متمانەی بەخوا هەبووە وایە و بە سیقەوە داوای لە خوای گەورە کردو بۆی خوا جوابی دوعاکەشی داوەتەوە بەس هەموو دوعاکە وەک خۆی نا بۆیە ئێمەش کە دوعا دەکەین ئەگەر بە متمانەوە دوعا بکەی حتمەن وایە خوای گەورە جوابت دەداتەوە بەس مەرج نییە وەک تۆ دەتەوێت ئاوا جوابت داتەوە وایە چونکە خوا بە حکمەتی خۆی ئیشەکانت بۆ دەکات زۆر جار فکر و بیری ئێمە لەگەڵ حکمەتی خوای گەورە دوشتی لێک جیاوازن ئەوەی ئێمە داوای دەکەین و پێمان چاکە مەرجنە لە حەقیقەت داوا بێ قال ئەنظرنی گوتی بمهێڵەوە إلى يوم الوقت المعلوم تا ڕۆژێکی عفو بمهێڵەوە إلى يوم يبعثون هەتا ڕۆژی زیندوو بوونەوە واضحە قال خوای گەورە فەرمووی إنك بێگومان تۆ من المنظرين لەو کەسانەی کە دەهێڵدرێەوە لەو کەسانەی کە مۆڵەتت پێدەدرێ بەڵام وەکو گوتم لە شوێنێکی کەدا تەفسیری دەکات تاکەی مۆڵەتی پێدەدرێ إلى يوم الوقت هەتا ڕۆژ و کاتێکی دیاریکراوە تا هەتایەنا قال خوای گەورە فەرمووی إنك بێگومان تۆ من المنظرين لەو کەسانەی کە مۆڵەتت پێدەدرێ لەو کەسانەی کە دەهێڵدرێەوە لەو کەسانە دەبی کە جارێ نامری واضحە ئەو جار قال شەیطان گوتی فەبیما بەهۆی ئەوەی ئەغوەیتەنی ئەمنت گومڕاو سەر لێ شێواو کرد ئەمنیش چ دەکەم لە تۆڵی ئەوەی لە ئەقعودەنە بە دڵنیاییەوە سوێن بێ دادەنیشم لەهم بۆ ئەوان مەبەستی کێیە نەوەکانی ئادەم و نەوەکانی لە شوێش دادەنیشم لە ڕێگای غەڵەت یا لە ڕێگای ڕاست سیڕاتەکە لەگەڵ لەسەر ڕێگا ڕاستەکەت ئەوەن شەیطان کەی دەوێ فریوت دا و بتخەڵەتێنێ ئەو کاتێک کە لەسەر ڕێی ڕاست بووی ئەوەی کچوو بێتە سەر ڕێگای غەڵەت شەیطانیشی پێ نییە و کەسە بۆ خۆی بۆتە شەیطان وایە هەر بەجددی ئەوە کە شەیطان هەر جنۆکە نین ها شەیطان ئینسانە تۆ کاتێک خەریکی ئیشێکی چاکی پێویستت بە تەعەووذ و خۆپارێزی و وریای و تەوەکوول و پشت بەستن بەخوا هەیە وایە بۆ چونکە شەیطان ئەو کاتە دەیەوێ وەرە نوێژە دەکەی لە نوێژەدا خوتە وەسوەسەت بۆ دروست دەکات و ئیوا هەیە شەرق و غەربی دەکات لە نوێژەدا وانە هەرچی لە بیری چووە لە نوێژەداوە بیری دێتەوە وەرە قورئانی بخوێنە ها بۆ خوا دەفەرمێ فەئیذا قەرەئتە القورئانە فەستەعیذ بسم ئیستیعاذەیکە بۆ چونکە شەیطان دێ خەریکت دەبێت هەوڵ دەدا دایخەی پێی دانەخرا ئەوەت بۆ دروست دەکات ئەو زۆری مەخوێنە کەمی بخوێنە ئەوەت هەر پێ نەکرا مەشغوڵت دەکات بۆی زەینت لەسەر نەبێت و فکرت زۆر بۆی نەچێت و زۆر بیری لێ نەکەوی خێرت یعنی یا بێ خێرت کە یا هیچ نەبێ خێرت زۆر دەست نەکەوێ مەسەلەن شتی دیکەش هەروایە کە خەریکی کاری چاکەوی بەڵام بڕۆ هەر ئەو کەسە با بچێ لە زیاتی قورئانی کتێبێکی خراپ بخوێنەوە بڕۆ وا دەچێ ناو کتێبەکەی ئەسڵەن بیرت بەلای هیچ شتێکی داناڕوا بەلای کتێبەکەیدا نەبێ خەریکی ئیشێکی خراپ بە بۆی لە شتی خراپدا ئیستیعاذە و بەسمەلە و هیچ کامێک لەوانەی نایە وایە لە شتی چاکدا بۆیە کە لەسەر ڕێی ڕاست بووی بۆیە زۆر جار دەگوترێ فڵان کەس بە حساب فڵان شتەشە و فڵان گوناهەشی کرد ئەو تەسەوورە غەڵەتە شەیطان بەس خەریکی ئەو کەسەیە کە خەریکی دینداریە خەریکی خواپەرستیە خەڵکی دیکە شەیطان لێی بۆتەوە شەیطان دەستی لێ شوتووە شەیطان وەک دەڵێ کردوێتە هێناوێتە ناو حیزب و کۆمەڵە و دەستەی خۆی ئیشی پێی نییە بۆیە یعنی خراپە و تاوان زۆرتر لە خەڵکی چاک دیارن و زەقن بۆ چونکە شتەکانی هەموو خراپ نین لە ناو چاکاندا کە خراپەیەکرد کرد زۆر زەقە وایە بەس کە هەموو ژیانت خراپ بێ وانێ ئەو کاتە کە چاکەیەکی دەکەی چاکەکە دەگمەنە وایە وەڕۆ کەسێکی کاتێک نوێژ نەکەری عارەخۆر کە چاکەیەکی دەکات خەڵک باسی دەکات وایە ئەدی خەڵکی مولتەزیم و دیندار کەی باسی دەکەن کاتێک خراپەیەکی دەکات چونکە لە ناو خراپەکاندا شەیطان قالە شەیطان گوتی فەبیما ئەغوەیتەنی بەهۆی ئەوەی کە ئەمنت سەر لێ شێواند ئەمنت گومڕا کرد لە ئەقعودەنە لەهم دادەنیشم سوێن بێ منیش بۆ ئەوان سیڕاتەکە المستەقیم لەسەر ڕێگا ڕاستەکەی تۆ
ڕێگا ڕاستەکەی خوای چییە؟ ئەنێ ئەو کاتەی قورآنی دەخوێنێ، ئەو کاتەی نوێژی دەکا، ئەو کاتەی ڕۆژووی دەگرێ، لچکی دەکەی، خەریکی دینداری، دیکری، تەسبیحاتی، خەریکی کاری چاکەی، شەیطان دێ سارد دەکاتەوە یان دەیەوێ وازت پێبێنێ یا هیچ دەبێت تۆ دەکرد مەشغوڵ کات و لە ئەزرەکەت کەم کاتەوە. واضحە؟ ثم پاشان بۆندەش واز ناهێنم ئەگەر لەسەر ڕێگا ڕاستەکەت دانیشە بەنمونە دەتوانێت لادەی بەلایەکی داوایە بەڵام شەیطان بۆ دەی واز لێ دێنێ؟ نە. ثم پاشان لآتينهم بۆیان دێم من بين أيديهم لەلای پێشەوەڕە ومن خلفهم لە پشتەوەڕە ئەگەر هەر پێی نەوێرام وعن أيمانهم لەلای ڕاست وعن شمائلهم لەلای چەپ. ئەوە یعنی چی؟ ئینسان چەند اتجاهی هەیە؟ 6 طبعا جهاتی 6 طبعا ئینسان 6 ئەوەی هەیە فوق و تحتیشی هەیە وایە پێش و پاش ڕاست و چەپ سەر و خوار. طبعا فوقی تێدا نییە بۆ چونکە لەوێ ڕەحمەتی خوای لێوە دێ شەیطان ناتوانێت بچێتەوە هیچ کاتێک ناتوانێت بەری ڕەحمەتی خوات لێ بگرێ وایە. زەویش طبعا هەر شەیطان ناتوانێت بچێتە ناوی پێی ناکرێت بەڵام لێرە کە دەڵێ ڕاست و چەپ مەبەستی هەرەوە نییە شەیطانەکە فەرقی نییە ڕاست و چەپەکەی خۆ لە چەپیش ڕابێت دەتوانێت بچێتە ڕاست یعنی بە ئەنواع شێواز بۆی دێم يعني أنواع أسلوبي گمڕاکردنی لەگەڵ بەکاردێنم وایە مثلا حەزی لە هەموو شتێک زیاتر لەوەی کوفرت پێ بکە وایە نەیتوانی پێت بکە مثلا دێک گوناهێکی کەبیرت پێ دەکا ئەوی پێ نەکرا گوناهێکی گچکە ئەوی پێ نەکرا هەر پێی نەکرا عیبادەتت پێتەرک دەکا هەر پێی نەکرا سارد دەکاتەوە لە عیبادەت هەر پێی نەکرا ئەو خەیاڵات و مەشغەڵەتت دێنێتە مێشکی وەکو ئێمە ئێستا بۆی وەک دەڵێ زۆر لەزر لە عیبادەتەکەی نەکەی گرنگ شەیطان وازت لێ ناهێنێ ئیلا لە چ حاڵەتێکیدا شەیطان لێت بێ ئومێد دەبێت و وازت لێ دێنێ هێندەکەنە طبعا خەڵک عولەما دەفەرمون لە بەرامبەر شەیطانیدا سێ بەشن خەڵکێکی بە دوای شەیطانی کەوتووە ئەو شەیطان وازی لێ هێناوە ئاسو ئیشی پێ نەماوە کوفرێکی پێ کردووە شیرکێکی پێ کردووە دینی دۆڕاندووە لە شوێنێکی ئیشی بەو کەسەی نییە ئەو بۆ خۆی بۆتە شەیطانێک لە شوێنی خۆی. خەڵکێکی دیکە شێجاری وهەیە هێندە مخلیس و دڵسۆزە شەیطان هێندەی خۆ لەگەڵ تاقی کردوتەوە پێی نەوێراوە لەوانەیە شەیطان لێی ناومێد بوو بێ هەرچەندە زۆر بەدەگمەن هەیە شەیطان لە کەسێکی ناومێد بێ حاڵین زۆر دەگمەنە لەوانەیە شەیطان لێیان ناومێد بووە خەڵکێکی وەسەتە وەکو ئێمەمانان هەمومان لەو بابەتانەین کە لە معرەکە و لە شەڕداین لەگەڵ شەیطانی ئەنواع شێوازی فریودان و خەڵەتاندنمان لەگەڵ بەکاردێنێ چۆن کەسێکە هاگەر بیەوێ لێتدا بنمونە ئەگەر لە چەپەوە بۆ تات هەم بەزە زەفەری پێنەبردی بێتە ڕاست وایە لەوێ نەیتوانی بێتە پێشت دوای بێتە پشتت لە شوێنێکی ڕادەرفەتێک ژێر بۆ دروست دەبێ وێ شەیطان یعنی بەردەوام لە چواردەورتە لە کەلێنێک دەگەڕێ فەراغێک بەتاڵایەکت بۆ دروست بێت و کونێکی تێدا بێ بچووک زوقفێکەتە بێ لەو زوقفەیەوە بۆ دەبێ هەمیشە سەیری ئەوەی دەکات لەکوێ ئینسان زەعیفە لەکوێ ئینسان لاوازە جاری وهەیە لە هیچی دا پێت ناوێرێ خەڵکی وهەیە لە عیبادەتکردندا وا لێ دەکا سەرسامی بە عیبادەتی خۆت نوێژە دەکەی ڕۆژووی دەگری هەندێک زیکر وردت هەیە جاری وە هەستێکت بۆ دروست دەکا خۆت پێ لە خەڵکی باشترە خۆت پێ لە خەڵکی چاکترە پێت وایە ئەتۆ کەس نە شەیطان پێت دەوێرێت و نە شمولی جەهەنەمی دەکەی و نە ئەوەش شەیطان لە ڕێگایەکانی کەی تاقی کردوونەتەوە لەوێ پێت نەوێراوە هاتووە لەوەی فێڵی لێ کردووی ثم لآتينهم پاشان بۆیان دێم من بزارت بن بەندەهاتیت کەن و بەقسەم نەکرد قەتڕە کرد ولا تجد أكثرهم شاكرين نان دۆزیەوە نان بینی زۆرینەیان سوپاسگوزار بن چۆن زانی چۆن دەزانێ پێشبینیە یان معلوماتە خۆ جارێ تازە ئادەمە وایە و لە کاتێکدا ئەو قسەی کردو ئادەمیشی فریو نەداوە بەڵام ئەو تەجروبەی لەگەڵ جارێ لەگەڵ نەوە وەچەکانی خۆی هەیە چونکە جنۆکەش وەکو ئینسانی خاوەنی اختیارن وایە خاوەنی ئیرادەی خێر و ئیرادەی شەڕیان تێدایە و لە ناو جنۆکەکانیشدا و لە ناو جنۆکەکانیشدا خراپەکارەکان زۆرترن تاوانکارەکان زۆرترن ئەوە یەک بۆیە بە جنۆکەکان زانیویەتی ئادەمی زادەکان جوا دەبن ئەوە یەک و هەروەها لە سوورەتی بەقەرە کە خوا دەفەرمێ ئێمە مرۆڤمان کردوتە خەلیفە و جێنشین زۆرێک لە عولەما دەفەرمون پێش ئادەم مەخلوقاتێکی دیکە هەبووە لەسەر زەوی ژیاون بەوان زانیویەتی ئادەمی زادەکانیش وەکو ئەوان دەچن
وێ دەفەرمێ وەلا تەجید و ناندۆزیەوە زۆرینیان سوپاسگوزار بن. سوپاسگوزار یعنی عەبدی باشی تۆ بن، وەک دەڵێ لەسەر نیعمەتەکان ستایشکەن و بە قسەم دەکەن. یعنی تاوە پاشان بۆیان دێم لە پێشەوە لە پاشەوە لە ڕاستیان لە چەپیان ناندۆزیەوە نانبینی ناندۆزیەوە زۆرینیان سوپاسگوزار بن. خی گەورە چی پێوت؟ قالە خی گەورە فەرمووی ئوخڕج منها، بڕۆ دەرێ لەو باخە لەو بەهەشتە لەو شوێنە. بەڵام چۆن؟ یەکەم مەذموم، تۆ کەسێکی هەمیشە لۆمە دەکرێت، سەرزەنش دەکرێت لەلایەن من و لەلایەن ئیماندارانەوە. دووەم مەدحوور، نەفرینی خوان لێ دەکرێت، لە ڕەحمەتی خوا لە میهرەبانی خۆم بێبەشت دەکەم. ئەو جار بەتەنێ شەیتان زەم دەکرێت و لە ڕەحمەتی خۆی دوور دەکرێتەوە. وازحە ئەو لە من ئەوە لە لامی قەسەمە لەما دەفەرمێت سوێن بێ ئەوەشی کە شوێن تۆکەوێ لە من تەبیعەکە، سوێن بێ ئەو کەسانەشی کە شوێنت کەون منهم لە ئادەمی زادەکان لە ئەم لە ئەنە جەهەنەمە منکم ئەجمەعین، سوێن بێ پڕ دەکەم دۆزەخ لە ئێوە لە هەر هەمووتان. یعنی خۆت لەگەڵ ئەو کەسانی کە شوێنت دەکەون فەرقتان پێ ناکەم. بۆیە هیچ جیاوازیەک لە بینی ئێمە هەموو جار بۆی خۆ دەپەڕێنەوە کە هەڵەیەکی دەکەین کە گوناهێکی دەکەین ئەڵێ شەیتان پێی کردین، شەیتان پێی کردی عوزرە بۆ قیامەتێ. جارە مەرز نییە شەیتان پێی کردوی، جاری وایە نەفسی خۆتە پێی کردی. و ئەگەر شەیتانیش پێی کردبی یە شەیتانە خۆت و خوا شەیتانی بۆ پێناسە کردووی. شەیتان ئەگەر لە بەرامبەریدا ئیرادەت هەبێت و لە بەرامبەریدا خوا ناسی بکەی و بێ ئەمری خوانەکەی، شەیتان بێدەسەڵاتترین و لاوازترین مەخلوقە لە بەرامبەر بەندەیەکی ساڵح و مخلیسی خوای گەورەدا. تەنها کاتێک خۆت لاواز دەکەی شەیتان پێت دەوێرێ. بۆیە هیچ کات تەمان خودی شەیتان ئیبلیس نا، خەڵکی دیکەش ئەوەی گومڕا خەڵکی گومڕا دەکا لەگەڵ ئەوەی گومڕا دەبێ مەسیریان وەکو یەکە. ئێستا برادەرێکت هەبێ بدبا بۆ شوێنێکی خراپ، گوناهی دەگاتێ یان نایگاتێ؟ هەدی تۆ گە لەگەڵی چووی تۆی گوناهباری بۆ، چونکە خۆ عەقڵی داوەتە تۆش خۆ دەسەڵاتت هەیە نەچی. یەکێک مەسەلەن درۆیەکی بۆ دەکات و ئەتۆش باوەڕی پێ دەکەی، هەرە گوناهبارە؟ ئەتۆش کە باوەڕت پێ کردووە غەیبەتی کەسێک دەکات تۆ سەری بۆ دەلەقێنی. مەسەلەن قسان دەکات دەزانی درۆی و چەپڵی بۆ لێ دەدەی، بێگومانە تۆش وەکوی. وی خوا دەفەرمێ قالە خوا فەرمووی ئوخڕج، بڕۆ دەرێ لەو باخە مەذمومەن، تۆ زەمکراوی سەرزەرشتکراوی لۆمەکراوی مەدحوور لە ڕەحمەتی خۆشم دوورم خستوویەتەوە. ئەوجا لە من ئەو لامە بەتەنێ یعنی سوێند بێ من تەبیعەکە، هەر کەسێک بەدوات کەوێ لە چێ منهم لە ئادەمی زادەکان لە نەوەکانی ئادەم لە جاری چێ سوێن دەخواتەوە دووبارە لە ئەم لە ئەنە سوێن بێ پڕ بکەم جەهەنەمە دۆزەخ منکم لە ئێوە چێن خۆت و شوێن کەوتووەکانتن ئەجمەعین بەتێکڕ. واضحە؟ ئەو جار دوای ئەوە گوتمان وەیا ئادەم و ئەی ئادەم ئوسکن نیشتەجێبە ئەنتە خۆت وەزەوجوکە هاوسەرەکەت لەکوێ؟ ئەلجەنە لەو بەهەشتە لەو باخە لەو جێگایە. جا وەکو گوتمان ئەو شوێنە تایبەتەی کە خوای گەورە داوێتی بە ئادەم 100% ناتوانێ بڵێ دنیا یا قیامەت، چونکە دلیلی یەکلاکەرەوەمان نین بەڕاستی. بەڵام ئەگەر بڵێن باخەکە لە دنیادا بووە و تایبەت بووە بە ئادەمی لە زۆر پرسیاران ڕزگارمان دەبێت و ئەگەر بڵێن قیامەتێ کۆمەڵێک پرسیارمان ڕوو بە ڕوو دەبنەوە وەڵاممان پێیان نییە بەڕاستی. وایە قورئانیش ناکرێشتی بێوەڵامی تێدا بێ وەیا ئادەم و ئەی ئادەم ئوسکن نیشتەجێبە ئەنتە وەزەوجوکە خۆت و هاوسەرەکەت لە بەهەشت. ئەوجا چ بکەن؟ فەکولا بخۆن من حەیث شئتما لە هەر شوێنە و لە هەر شتەی حەستان لێها. حەیث یعنی لە هەر جێگایەک کە پێتان خۆشە و لە هەر شتێکیش پێتان خۆشە تەبەن بەڵام چی بکەن؟ ولا تقربا نزیک مەبنەوە هذه الشجرة لەو دارە، طبعا دارێکی بۆ نیشانەکردن. ئەو دارە هەندێک دەڵێن سێوە هەندێک دەڵێن مێوە گرنگ لەناو هەموو باخ و میوەکانی بەهەشتێدا خوای گەورە ئادەم و حەوای ئازاد کردن، بەڵام وەکو ئیمتیحان و ئیبتیلا و تاقیکردنەوە فەرمووی لەو دارەی نەخۆی. ئەگەر بخۆی فەتەکونا دەنا دەبن بە من الظالمین یەکێک لە ستەمکارە.
وازحە ئێستا لەیان نەخواردووە ئێستا شەیتان وەسوسەی بۆ دروست نەکردوون و شەیتان لە بەهەشتەکەی دوور خراوەتەوە بەس ئاگایان لە گفتوگۆکەیە وەخوای گەورە ئینزاری ئادەم و حەواشی کردبوو کە هەر لەعنەتی لە ئیبلیسی کرد گوتی ئاگادار بەوە دەبێتە دوژمنت فریوت نەدا و نەتخەڵەتێنێ ویا ئادەم و گوتمان ئەی ئادەم ئوسکن نیشتەجێبە ئەنتە خۆت چێکەش وەزەوجوک هاوسەرەکەت خێزانەکەت ئەلجەنەتە لەو باخە لەو باشدا فەکولا بخۆن من حيث شئتما من حيث يعني لو شوێنەی پێتان خۆشە ولا تقربا نزیک مەبنەوە هذه الشجرة لو دارە أو فاء سببية فتكون دنا بهوية إيوة دبن بتي فتكون بهوية ودبن من الظالمين يكيل استمكاره طبعا أون تون طبعا زمانێکی زۆر لەنا ئەو باخ و باخاتانە ژیانیان کردووە ئەوە نەبووها ئاتەکە لە دوای یەکن دەنا ئەوە نەبووە ڕۆژی یەکەم بچنە ناو بەهەشتێ و ڕەک سەعاتی دواتر ئیبلیس بچێ فریویاندا و بیان خەڵەتێنێ و بەیەک جاریش شەیتان نەیتوانیوە بیخەڵەتێنێت و فریویاندا وێ دەفەرمێ فەوەسوەسە لەهما خوتخوتەی بۆ کردن شەیتان فەوەسوەسە وەسوەسە یعنی خوتخوتەی کرد بۆیان چێ شەیتان خوتخوتە وەسوەسە یعنی هەستی خراپەکردن و خواردن لەو دارە و لەو درەختەی خستە دڵیانەوە بە پەنهانی شەیتان وازحە فەوەسوەسە لهما الشيطان فوسوس لهما الشيطان خوتخوتە و وەسوەسەی بۆ ئادەم و حەوا کرد بە پەنهانی چێ شەیتان جاران دەیانگوت یەکەم جار تاوان چوە حەوای فریوداوە و ئەو جارەی حەوا ئادەمی فریوداوە جاران خەڵک دەیانگوت سەرچاوەی هەموو خراپەیەکی ئەوانەی دژەژن بوون بەڵام ئەوانە پێچەوانەی قورئانێ نەخوا دەفەرمێ فەوەسوەسە لەهما ناڵە لەها وایە ناڵە لەهوش وایە خوتخوتە و وەسوەسەی دروست کرد بۆ ئەگەر واش بێ طبعاً فەرزەن ئەگەر یەکەم جار بنم ئادەم فریوی دابێ و دواتر ئەو قەناعەتی بە حەوای کرد بێ یان حەوا یەکەم جار فریوی خوار بێت و دواتر قەناعەتی بە ئادەمی کرد بێ لە تاوانی چیان کەم نابێتەوە چونکە یەک دەبێتە فریو خواردووی شەیتانی ئەوش دەبێتە فریو خواردووی یعنی دەبێتە فریو خواردووی دەرەجەیەک دواتر دەنا هەر وەکو یەکیان لێ دێتەوە فەوەسوەسە لەهما خوتخوتە و وەسوەسەی پەنهان و شاراوە تەوان وەسوەسە ئەو خوتخوتە و وەسوەسانە کە پەنهانن لە ڕواڵەت و لە شکڵدا کەس هەستیان پێ ناکە ئەو خوتخوتە و وەسوەسەی بۆ دروستکردن لە ناخیاندا شەیتان بۆچیش لیوبدیە طبعا دەویست تۆڵی خۆی بکاتەوە چونکە خوا لەبەر ئادەم ئیبلیسی دەرکرد طبعا ڕقی لە ئادەم داگرت بوو دەویست تۆڵە لە خۆی و لە نەوەکانی بکاتەوە لیوبدیە بۆ ئەوەی دەری خات لەهما لە ئادەم و لە حەوای ما ووریە ئەوەی شاردویانەتەوە لە خۆیان من سەوئاتیهما لە داوێنیان طبعا لە ناو بەهەشتێدا ئادەم و حەوا هەر کە دروست کران ڕوود بوون یا بەرگیان لەبەر بووە هیچ یەکەم جار کە دروست کراون بەڵام کە لەگەڵ یەک ژیاون بە ڕووتی یەکتریان لەگەڵ یەکتردا ژیاون یا بە بەرگ و پۆشاکەوە ڕووتی تەمان نەقسە و شتێکیشە مرۆڤی تەبیعەت سەلیم حەزی پێ ناکە بۆ ئێستا هەتا تەنانەت بەڵێ ئێستا ئەو کاتێک بێئەمریەکەیان کردووە فترەی یەکەم عقوبەیانەوە بووە وەکو عقوبە خوای گەورە ڕووتی کردوونەتەوە دەنا ڕووتی ئێستا جوانی ئینسانەکان هەتەنانەت ئەو هەستەشە کە ژن و پیاو بۆ یەکتریان هەیە بۆ بینینی جەستەی یەکتری و لەبەرەوەی کە داپۆشراون ئەگەر داپۆشراو نەبانە ئەمن ئەو مەیل و حەزەی کە هەیە هەرگیز بوونی نەدەما ئاژەڵ دوور لە ئینسانی لەبەرەوەی هەموو شوێنەکانی بەدەرەوەنە هیچ کاریگەریەکی وانە و هیچ تایبەتمەندیەکی نییە بەڵام شەیتان طبعا دەیزانی ئەوانە زۆر قەڵسن و دەشیزانی خۆ ئەگە عقوبەیاندا چونکە یەکەم نیعمەت و چاکە کە لەگەڵی کردوون بەرگی بۆ دروست کردوون کە بەرگیان دەفەرمێ لە ئەوەی بووە لە نور بووە خوای گەورە ڕووناکیەکی تایبەتی خستۆتە سەر لاشەیان کەسیان تەنانەت لە بینی خۆشیاندا ئادەم و حەوا
هەموو کاتێکی نەیانتوانی بە یەکتر ببینن. ئەوە کە وەسوەسەکان بۆ دروست کرد، طبعاً ئامانجی وەسوەسەکەی چی بوو؟ لیوبدیە بۆی دەریخە، لیوبدی ئاشکرای کا دەریخە لەهما ئی هەردووکیان ما ووری يعني ئەوەی شاردراوەتەوە عنهما لێیان من سەوئاتهما لە داوێنیان. واضحە؟ وقال ئەو جار پێی گوتن چی؟ ما نهاكما ربكما ما نهاكما يعني لي قدغ نكردون ربكما پروردگارتان عن هذه الشجرة لو دارا لقتي دني ها شيطان يقول ورن ببنا رفيق بو ورن ببنا برادر مبابيك وبتنا جهنمه و لحياتي خلقي خرابكار واد بيناله ورا بدبت قتتكم ورا لريرات لا دم ورا بيكو با تاواني شوف كينو بيكو خواب ما سوتينه و هەمیشە ڕەفیقی خراپ و ئەوەی دار و دەستەی شەیطانیە بە قسەی بریقەدار و قسەی جوان و دروشمی زەق فریوت دەدات و دەتخەڵەتێنێ، هەمیشە خۆی بە فریادڕەس و بە فریاگوزار پیشان دەدا. شەیطان ئەگەر گوتبای ئەمن شەیطانم و دەمەوێت فریوتان دەم و لە بەهەشتێ بتان هێنمە دەرێ و بتان بەبە جەهەنەمێ بە قسەیان دەکرد؟ بێگومان نا، قەتیش شەیطان و خراپەکار وا ناڵێن. بۆیە خەڵکی خراپەکار ئەگەر بەس سەیری ڕواڵەتی کەی بەس سەیری شکڵێکی دروشمەکانی ئەوە بریقەدارترن لە کەسێکی ئیمانداریش، و بۆیە چونکە ئیماندارێک کە ئامۆژگاری کەسێک دەکا هەر باسی باشتەی بۆ ناکە، باسی جەهەنەمێکی دەی بۆ بکەی، وایە بەس خەڵکی دیکە بەس باسی لایەنە چاکەکەت بۆ دەکا بۆی فریوتدا. وقال گوتی ما نهاكما ربكما قەدەغەی نەکردووە لێتان پەروەردگارتان عن هذه الشجرة لە خواردنی ئەو دارە إلا أن تكون تنها بو اللي قد كردون ايوه نبنا ملكين فريشتا. ديقول اگر لو داري بخون لقل خوارنكي خوار دتان كاتا ملائكة كبونا ملائكة ملائكة بأمر خواي نازاني بأمر خواي ناكا أو جاريها ملائكة طبعا كوتد ملائكة لذهن إنسان دا و يعني جوانترين بشر يعني جوانترين كس أو تكون يعني بو أوي اللي قد كردون بوي نبن بخ من الخالدين لنمركان لو كسانة نبن كدمرن في أجر هاللي بخون هم دبنا فرشتا وهمش هتاي بزيندوي دمنا وقد نامرن مردم تان بسر دانا وإيرشتان قد لنا استندريتوا لا خوشي بهشتكي ولا خوشي نمرنكي ولا خوشي أوي كوكو ملائكة كان بن كديارة حتما آدم أو كاتي كملائكة سوزدان بو بردو ملائكة كان بينيون وها أجر كسك زور تشاقبي بيدالن دالي فرشتي وها زۆر جوان بێ دەڵێن دەڵی فریشتەی خۆ فریشتەشمان دیوە یان نەمان دیوە، بەڵام لە زیهنی ئێمەدا لە مێشکی ئێمەدا مەلائکەت جوانترینن و ئەدی بەیەکێکی دەڵێ شەیتانی خۆ شەیتانیشمان نەدیوە بەڵام پیسترین شکل لە مێشکی ئینسانیدا تەنانەت لە مێشکی خراپەکارەکانیشدا شەیتانە بۆی کەس پێی خۆش نەپێی بڵێ شەیتان وایە ئەوەی شەیتانیشە بە فعلی شەیتانە دەوری شەیتانی دەبین پێی خۆش نەپێی بڵێ شەیتان بۆ چونکە لە مێشکی ئینسانیدا جا لە خۆشی ئەوە ولا خوشي واش كإنسان فعلا بخواردن يك ميوي واد لبي نمري اگه بیر نکه وزور عقل نبي وزور تير نرواني فريو خوي ويا سيري كانوا ده بوندش وازينه هنا بوندش قناعتي نكردو طبعا فوسوس لهما خطين پنهان وشاراوي بو كردن شيطان ليبدي بوي دريخا لهما يعني بو هردوكيان ما وريا أوي شاراوة عنهما ليان من سوآتهما لداوينيان وقال بيقتن ما نهاكما لي قد غنكردون ربكما پروردگارتان عن هذه الشجرة لو دارا يعني لخواردني بري أو دارا إلا أن تكون تنها بو أوي كأيوة نبنا ملكين فرشتا يعني بوي لي قد غكردون تانا بنا فرشتا أو تكون يان بو أوي نبن بسي من الخالدين لنا مركان نبن لو كسانا نبن بوي في قتونا ما يخون بوي واتان لو كسانا يعني نسن الرزي أو كسانا قد نامر أو جار بوندش وازينه هنا بوندش بقسيان نكردوا وقاسمهما سوين يان بو خوارت واضح جهنك رواياتنا كطلين للشكل بشريكي جوان والريق دا يا طبعا أنا خوي تمثيلي ملائكة بكا شيطان بلام دتوانن بويناي جوان وناشرين خوان بشاني خلقي بدنها هندك دلن وهندك دلن هر بوسوسة واضحة وقاسمهما سوين دي بو خواردن وتيتي
إني لكما بيقمان من بو إيوة لمن الناصحين لدل صوزة كانم لآموش قاري كرا كانم. طبعا ها كات خوشي كا خواي قورا لآدمي دا برسي بو بقصة شيطانة تغير يكم والامي آدمي أوي دل إخوانم زاني وكسك هيا جرأتي أو دكا سويندي بدرو بتو بخوا سويندي بو خواردن بسويندكي قناعتم كرد وقاسمهما سويندي بو خواردن وتسي إني لكما بيقمان من بو إيوة لمن الناصحين لدل صوزة كانم لآموش قاري كرا كانم أو جار فدلاهما دلها رينموني كردن وتيلي كردن بغرور فريوي دان هاني دان فدلاهما رينموني كردن هاني دان دي بيخون دي هر بيخون دبن ملايكات هر بيخون بيك بري بيك ميوي بيك بارو هستان لنا بردوام هاني دان فدلاهما رينموني دا كردنو جا دلاهما عندك طلعني خدع فيلي لي كردنو هاني دان بسوين دكي بقصبري قداركاني أو جار فدلاهما بغرور فيلي لي كردنو هاني دان يان رينموني دا كردن بو خواردني بركو وهروها هاني دان بو خواردنكا فلما جاكاتك ذاق الشجرة بس تامي دارك ينكر بس تام كرنكها فريانك وتون قوتي شدنا فلما ذاق الشجرة كاتك تامي دارك ينكر دارك ين طبعا ما بس دي بري دارك يا بدت يكسر دركوت يهردوشيان سوآتهما عورة داوين يانوي شاربو يانوا يكم عقوبة خواهي قورب بو آدم وحواي أو والروتي طبعا ثقافتني الروتي أو شويناني كنابة رتبن كنابة ديار بن عقوبة وسزايا أجر كسك بهر جوري شدي كتفسيرك لحقيقة عقوبة وسزاي خواهي قوريا فلما ذاق الشجرة كاتك تامي دارك يانكر بدت لهما دركود بهر بوهر دوتيان سوآتهما عورة داوينيان أو ذاتيان كرد وطفقا دستيان كرد بسي بيخسفان يعني ببخو داداني ببخو نساندني عليهما سرجستي خويان من ورق الجنة لقلاي دارك رقدسون قلاي داركان يان زور طبعا خويان باروتي نديبو خويان ببي برقينة بينيبو وزور قلز بون بويكا طبعا روتن طبعا كروتيش بوي هر او هيز بو انسان بو خوي لقل انساني كي دتواني يكتر ببينه او جاوا مرزني هر آدم وحواش بو بن اوقاتا لوانه نو وسو من دالشان لي بو بن طبعا كسي حزيلين لبرانبر اوانش دا ديار بي وباشان كروتي جنوكش دد بينن واگری هي فرشتش بد بينن بو لجوري كي تنيايش دابي خورت كردنوها درخستني هندك شوين كنابه ديار بن پسندني و چاگنيه ك جلي د گوري تنانت سنت عجيب كي بو اگر جنوك الشياطين لبن او بسم الله او استعاذه كذلك بيت پرده ندبينن جاء اوان يكسر وطفق دستيان كر يخسفان يعني بخويانا ودنوسان عن هو عليهما لسرجستيان من ورق الجنة لا قلاي دارك وناداهما بانجي كردن چه بانجي كردن ربهما پروردگاريان بيقولتنشي ألم أنهكما آلم قد نكردبون أو برسياري سرزنشتها نك بوي جوابيان داتو خوا آقاي ليكا چان كردوا ألم أنهكما آلم قد نكردبون عن تلكما لو دوانتان الشجرة كالبري أو داري بخون أويك أجر وأقول لكما وبيشم قتبون بيشم نقتبون كأن الشيطان بيقمان شيطان إبليس لكما بؤيوا عدو مبين دبيت دجمنة كي عشكرا طبعا والاميان نداوتوا وهروها والله كشي هندك دفرمون برسيارك بو سرزنشتا والله شي هر دعوته وتتي سوين بتو خوايا نمزاني وطبعا كسك بنايتو دروس سوين دي دخواتو بأمري تو دكا بو يفريو مان خوات سيري كانوا فدلاهما بغرور يعني فيلي اللي كردنو هانيدان بو انجام داني بري داركا
فلما ذاق الشجرة كاتك تامي داركيان كر يعني تامي بري داركيان كر بدت لهما دركوت بوهردوشيان لهردوشيان سوءات يعني داوين عورت أو شويني كنابه ديار به كبه قمان طبعا عورتي بياو آفرتي لو كاتي وتا استاش يرجيواز بوا آدم طبعا أو كاتا نيواني ناوكو أجنوي ديار نبون حوات جستي دا پوشراو بوا شوي دا پوشراو بو بي والحاصل حزيان لينا بو بي ببندري برقكان لسر لاتشو دركود ليان عورتو شاراويان طافقا دستيان كربتي بيخسفان يعني بخس نسر خو ببو خو نساندني عليهما سر جستيان من ورق الجنة لقلاو بلكي داري أو باخانا أو زر وناداهما خواي قوربان جهر دوشياني كر ربهما پروردگاريان بيقوتن ألم أنهكما آلم قد غنكردبون عن تلكما لو دوانتان الشجرة كاللبري أو داربخون وأقول لكما وهروها بيم قوتن إن الشيطان بيقمان شيطان لكما بو إيوا عدو مبين دبيت الدجمنة رونو عاشكره صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه